ونزانم لبرو يستدين داري عاقبة لواني هروا بروا بباشي چەند دینداری ترد ناسی لە کوردستانە دیندار بوو هاتە دەرەوەی انحرافی کرد ڕێی لێ تێک چوو چه خەتەریاتێکە ڕووەکاتە ئەوەی کە عاقبەتی بەو شێوەیە بڕوا برایانی بەڕێزم ئەوە وڵاتەی ئێمە ئافرەتێکی محەجەبە پیاوێکی مسلمانە هەموو مەسروفەی تیا کێشا و ئەو هەموو ئاڵتوۆی بۆ کڕی ماڵ و سەرۆت و سامانێکی زۆری دایە و هێنای بۆ ئەم وڵاتە بەڵام دوای ئافرەتەی انحرافی کرد مدتێکی زۆر کەمی پێچوو حیجابی فرێدا شەڕی لەگەڵ پیاوە کرد و کەوتە بەردەستی کەنیسە لەوێش لێی بێزار بن چونکە کەوتە بەردەستی ئەهلی مخدرات و سکی بوو لە نەرویجیەک سکی زۆڵ دوای سکەکەشی فرێدا دوای ڕۆشتەوە بۆ کوردستان و ناردیانەوە ئەم عاقبەت شەڕیە لەویش خراپتر یەکێکی تر بە حیجاب و دینداریەوە هاتە ئێرە پیاوێکی مسلمان مەسروف و هەموو ژیانێکی لەگەڵا بردەسە بەڵام زۆر زۆر معجب بوو بەم حەزارەتە غەربیەوەی زانی ئەم دیکۆرە دەرەوە ئەم دیکۆرەی دەرەوەی بریتیە لە هەموو ژیان بریتیە لە هەموو نیعمەتێ ئەویش انحرافی کرد و سەیری کەم خوشکانی من ئەو انحرافە گەورەیە دوای دەستی تێکەڵ کرد لەگەڵ کەسێکی تر کە خاوەن مێردیشە ئەم مێردەکەی جێڕایەوە بۆ کەسوکاری مناڵێکی هەبوو مناڵەکەی لێ سەندەوە سەیری زیانی ئەم ئافرەتەکەن برایانی بەڕێزم سبحان الله مێردەی لەدەست چوو مناڵەکەی لەدەست چوو دینی لەدەست چوو ئەوروپای لەدەست چوو سووک بوو کەسوکاری لەدەست چوو دوای خۆی سووتاند ژیانەکەشی لەدەست چوو پێغەمبەری صلی الله عليه وسلم فەرمێ هەر کەسێ بە هەر شتێک خۆی بکوژێ خۆی گەورە لە قیامەتا کە زیندوویەکاتەوە هەر بەو شتە بەردەوام خۆیە کوژێتەوە و دیسان زیندوویەکاتەوە خۆی پێ کوژێتەوە سەیری ئەم خەسارەتمەندیە گەورەیە برایانی بەڕێزە